من زۆر خۆم دوورەگرم لەوەی ڕەشبین بین یا خۆشببین بم، بەڵام من پێم وانە دەرفەتی کورد لە 2026 کۆتایی دێت. ئەگەر چی ڕەنگە بتوانم بڵێم 2026 ڕەنگە ساڵێکی ئیستیسنایی بێت، زۆر پڕووداو بێت. مارکس قسەیەکی جوانی هەیە، ئەڵێ هەندێک جار 20 ساڵ ئەڕوا لە مێژوو وا هەستەکەی 24 سعات ڕۆیشتوە، چونکە شتێکی وا سەرنجڕاکێش ڕووی نەداوە، بەڵام هەندێک جار 24 سعات ئەڕواوە ئەزانی 20 ساڵ ڕۆیشتووە، ئەوەندە پڕووداوە. 2026 ڕەنگە ئەو 24 سعاتە بێت بۆ کورد. جارێکی دیکە ئەگەڕێمەوە ئەوەی کە لە بینی پەکەکە و جەلان لایەک و تورکیا لە لایەکی دیکە ڕۆ ئەدات، کاریگەری زۆر زۆر ئەبێت. وە دوور ناڕۆم ئەگەر بڵێم بۆ ماوەی 50 ساڵ 70 ساڵی داهاتوو کاریگەری ئەبێت. لەبەر ئەوە من پێم وایە چەند زوو ئەم مەسەلەیە ڕوون ببێتەوە. ئەرێ کاکە ئەمە پرۆسەی ئاشتیە یا لە ناوبردننی تێرۆر و کۆتایی هێنانە بە تێرۆر، ئەوە بۆ قەندیل کێشەنیە بۆ تۆ کەسکە ئەو ئەسڵە، بەڵام بۆ فەرعەکە کێشت هەیە کە ڕۆژ ئاوای کوردستانە. من پێم وایە ئەم پرسیارانە گرنگن و دەبێت ئێمە بەخۆیەوە مەشغوڵ بکات